قوربانیانی وێرانیە بەرفراوانەکانی سەرچاوەگرتوو لە لافاو و سەبەبکارانی. بارانی بەخڕ و لافاو لە نێوان ڕۆژەکانی 31 پوشپڕ تا 10 مانگی گەلاوێش 146 شار و 859 گوندی لە ئوستانە جیاوازیەکانی ئێرانی گرتەوە. ئەو لافاوە بەهێزە هەزاران هێکتار زەوی کشت و کاڵی لەناو بردووە، هەزاران ماڵی وێران کردووە و دەیان هەزار کەسی بێماڵ و حاڵ کردووە. زیانەکان لە پەراوێزی شار و گوندەکان گەلێک بەربڵاوترە. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە تا ئێستا 79 کەس گیانیان لەدەستداوە و ڕێژەی بێسەر و شوێن بوانیش گەیشتووە تا 45 کەس. زیانە گیانی و ماڵیەکان تا دێت پەرەدەستێنێ. گومان لەوەدانیە کە ئاستی زیان و وێرانیەکان زۆر لەوە زیاترە کە ناوەندە ڕەسمیەکانی دەوڵەتی ئێران ڕایانگەیاندووە. ژمارەیەکی زۆر لە خەڵک ماڵ و حاڵیان لەدەستاوە و ئێستا لە شوێنە نیشتەجێبوونە کاتیەکان لە بارودۆخێکی گەلێک دژوار و نەگونجاودا بەسەر دەبن. بەشێکی بەرچاو لەم خەڵکە تەنانەت خێوەتێکیشیان پێ نەدراوە کە بیکەنە سەرپەنا بۆ خۆیان و بنەماڵەکانیان. زۆربەی ئەم خەڵکە پێشتر لە سەرپەنای قوڕینە و کۆن و داڕزیودا دەژیان و یان لە زەویە هەرزان قیمەتەکانی هەڵکەوتوو لە شوێنە لافاو گرتووەکان سەرپەنایان دروست کردبوو، ئێستا ماڵوێران بوون. ئەم بارانە بەخوڕات دەیتوانی ببێتە هۆی زۆربوونی ئاوی ڕووبار و بەنداوەکان و چاڵاوەکان دەوڵەمەند بکات. بەڵام هەوڵە وێرانکارەکانی ژینگەیی وەک بڕینی دارستانەکان بۆ دروستکردنی ماڵ، دەستکاریکردنی خاک و تێکدانی ڕێڕەوە سروشتیەکانی لافاو، کۆنبوونی سیستمی ئاوڕۆی شارەکان بە جۆرێک کە لە ئاست لافاوەکاندا توانای خۆڕاگریان نەماوە، لە ناوبردنی ژینگە بەهۆی مانۆڕی هێزە چەکدارەکانی ڕژیم، سووتاندنی دارستانەکان، دزینی زەوی و چێولمی ڕووبارە وشکبووەکان لەلایەن بەرپرسانی باڵا، ئیزندان بە دروستکردنی بینای نایستاندارد لەلایەن بەرپرسە گەندەڵ و بەرتیلخۆرەکانی شارەداریەکانەوە لە زومرەی هۆکارگەلێکن کە بارانەکان لە ئێران بە جێگای دەرفەت دەکات بە هەڕەشە بۆ سەر خەڵک. لافاو وەک بوومەلەرزە و گڕکان و سۆنامی و تۆفان و هیتر کارەساتێکی سروشتیە. هاتنی بارانی بەخڕ و لافاو لە زۆر شوێنی ناوچەی دنیا بەردەوام ئەگەری ڕوودانی هەیە، بەڵام ڕێژەی زیانەکانی لە هەموو شوێنێک یەکسان نییە. مرۆڤی ئەم سەردەمە ئیتر دیلی بێدەسەڵاتی دەستی سروش نییە، بەڵکو تا ڕادەیەکی بەرچاو توانایی کۆنتڕۆڵ و ئاراستەکردنی زۆر یەک لە هێز و وزەکانی سروشت و بەکارهێنانیان لە پێناو گەشە و بەرەو پێشبردنی ژیاندا بەدەستهێناوە. ئەگەر لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمە گەندەڵەکانی وەک ڕژیمی شاو، ڕژیمی کۆماری ئیسلامی هەر ڕووداوێکی سروشتی کارەساتی لێ دەکەوێتەوە، هۆکارەکەی تەنیا بێڕەحمی سروشت نییە، بەڵکو سەرەکیترین هۆکارەکەی نیزامی دەسەڵاتدارە. ئەگەر بارانی بەخۆڕ ئەمرێکی سروشتیە و پێشی پێناگیرێت، بەڵام دەکرێت بەر بە دروستبوونی لافاوی کارەساتبار بگیردرێت. ئەگەر بەر بە بوومەلەرزە ناگیردرێت، دروستکردنی بینای قایم و خۆڕاگر لە بەرامبەر بوومەلەرزەدا ممکنە. دام و دەستگا سەرتاپا گەندەڵ و بورۆکراتیکەکان نەتەنیا هیچ پلانێکی لە پێشدا ڕژاویاندا بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕووداوی لەم چەشنە نییە، بەڵکو لە گرمەی ڕووداوەکانیشدا نەبۆ خۆیان کارێکی ئەو تۆیان لەدەستێت و نە ئیزنی گەیاندنی یارمەتی بە زیان لێکەوتوان لەلایەن دامەزراوە جەماوەریەکانی شەوە دەدەن. هەر ئێستا سەدان هەزار کەس لە شوێنە ناوچە جۆراوجۆرەکانی ئێران بەدەست لافاو و لێکەوتەکانیەوە گرفتارن. دەوڵەتێکی کە خۆی بە خاوەنی زەبەڵاحترین ماشێنی شەڕی ناوچەکە دەزانێت و پتر لە 1 ملیۆن هێزی نظامی ڕەخراوی هەیە، هیچ هەوڵێکی ئەوتۆ بۆ یارمەتی گەیاندن بەم خەڵکە زیان لێکەوتووە نادات. کۆماری ئیسلامی دەسەڵاتێکی مافیاییە کە لەلایەن ژمارەیەک سەرکوتگەر و دز و تاڵان چیەوە بەڕێوە دەچێت. ئەم ڕژیمە کۆنەپەرستە بە درێژایی تەمەنی نەنگینی خۆی خەریکی سەرکوتگەری، چەوسانەوەی کرێکاران و تاڵان و بڕە و سەپاندنی دیکتاتۆری بووە. ئەم ڕژیمە ئێستا بە جۆرێک داماوە کە تەنانەت بوونی هەڵسوراوانی ژینگەش تەحمل ناکات و دەست بەسەر و زیندانیان دەکات. لە وڵاتێکی وەک ئێران کە سەروەت و سامانەکەی
لەلایەن ڕژیمێکی دژە خەڵکیەوە خەرجی سیاسەتی سەرکوتگەرانە و دەستێوەردانە ناوچەیە و سربزێویە نزامیەکانی دەکرێت. لە وڵاتێکی وەک ئێران کە هێزی کاری بەرهەمهێنەری دەیان ملیۆن ئینسانی کرێکار و زەحمەتکێش کە بەرهەمهێنەری هەموو بایەخەکانی ئەم کۆمەڵگایان دەچێتە خزمەت بە کەڵەکەکردنی سەروەتی کۆمەڵێک سەرمایەدار و بەهێزکردنی دەوڵەتی پشتیوانیان، ئەو ئیمکانە مادی و کرداریە بوونی هەیە کە لە ئەگەری ڕزگاربوون لە دەست دەسەڵاتی ئەم ستەمکار و چەوسێنەرانە زیانەکانی سەرچاوەگرت و لە لافا و ڕووداوە سروشتیەکانی تر بۆ نزمترین ئاستا بەزێت. واقعیەت ئەوەیە کە سەبەبکاری سەرەکی زیانە قورسەکان لە کاتی ڕووداوە سروشتیەکان لە ئێران خودی نظامی کۆماری ئیسلامیە. ئەم ڕژیمە گەندەڵە دەیان ساڵە بێتوانایی خۆی لە ئاس هاتنی لافا و بوومەلەرزە ئاگرکەوتنەوەکان و هیتر نیشان داوە. لافا و بوومەلەرزە و ئاگرکەوتنەوە زیانێک بە بەرپرسان و کاربەدەستانی ڕژیم و ئاخوندەکان و هەروەها کاخ و ئیمکاناتەکەیان ناگەێنێ. نیگەرانی و دڵمەشغوڵی ئەوان تەنیا مانەوەی نظام و پاراستنی ئەو جێگە و پێگەیەکە ئیمکانی دزی و گەندەڵی بۆ ڕەخساندون. بەردەواممانەوەی ڕژیمی ئیسلامی و ئاوا بارودۆخێک تەنیا بە پەرەسەندنی دام و دەستگای ئەمنیەتی و سەرکوت و زاڵکردنی ترس و خۆفی زیاتر دابین دەبێت. بۆ کرێکاران و کۆمەڵانی خەڵکی ستەمدیتووی ئێرانیش هیچ ڕێگایەک جگە لە خەباتێکی ڕێکخرا و یەکگرتووانە لە پێناو ڕووخاندنی ئەم ڕژیمە دژە خەڵکیەدا بوونی نییە.